ئێمە سەرچاو بە پەلە هەندە قسە و باز دەکەم لەو دەدەقەت چارێکێک ئەو ڕووداوەی دوێنێ ڕووداوەکی کەم نەبوو یەکێک لە ڕووداوە گەرم و گوڕەکان بوو بە تایبەتی لە بۆ دەرەوەی هەرێمی دەرەوەی ئەو ناوچانەیە کە دابڕاوە بە خاچی کوردستان بەهۆی هەم سیاسەتی کۆنی هێزە عێراقیە شۆڤینەکان هەمیش بەهۆی ناپاچی و تاوانی پارتی و یەکێتی بەرامبەر خەڵک کە 21 ساڵە پێیان وەرنەگیراوە بە کاتێکدا هەڵی ئەوە هەبوو لە بەغدا هەموو دەسەڵاتێکی مادی و پلەی ئیداریان بەدەستێنە ڕێز نەیانتوانی بەڵام ئەو ڕووداوەی دوێنێ هاوڕێیان دەبی قسە و بازی لەسەر بکرێ هەموو لایەک هەڵسەنگاندن لەو خۆی بکە نەیەکێتی غرور بێتن بڵێ وەڵاهی نە پارتی لە مووسڵ غرور بێ پارتی ئەم سەدێمە باسەرێ هاوڕێیان بێنە سەر ئەوەی یەکێتی لە کەرکووچێ بڕواو کە پاڤێل ئەتوش نەبووە لاهوریش بایە و هەرێکەش کە بە بەردەوام ئەو مێژۆی هەینایە یەکێتی باڵا دەستوە بە حکمی ئەوەی مشکلەیەکی نیشتیمانیە لە کەرکووک هێزی چەکدارێکی باڵات هەیە خاوەن مێژۆکی کۆنی شاخی باوەڕێکی کە ئەو باوەڕە ئێستا نیە ها یعنی بەجددی یەکێتی غرور نەیگرێ ئەو خەڵکەی لە کەرکووک شەهید بوو قوربانیدا عەقڵی پاڤلی نەبووە و پاڤل نەیتوانی ئەوە بکاتن وەکو گوتم لە 21 ساڵی ڕابردوو لە هەموو قۆناغەکان یەکێتی لەو مەنتیقەت دەنجی باشی هینایە و مشکلەیەکی نیشتیمانی هەیە خەڵکە سقەی تا حەدێک تا ئێستاش بەو هێزە عەسکەریە یەکێتیەکە لە ململانەیدا ئەو مێژووەکی زۆری هەیە بۆیە ئەوە بووە بۆیە مەسەلە هیچ ڕەبتە بە پاڤل نییە بە قوبات نییە بە منداڵی تاڵەبانی نییە غرورێک بیانگر برێن ئێمە بوو سەرکەوتنمان بەدەستێنا باشترین نمونە هاوڕێیان یعنی یەکێتی لە کۆندا لە هەموو ناوچەیەک لە کوردستان دۆڕا تەنیا لە کەرکووک لە بەرامبەر گۆڕان دۆڕا کەچی گۆڕان لەو قیمەی ململانەی و تووڕەیی خەڵک نەیتوانێت کورسی لە کەرکووک بەدەست بینیت نەیتوانی یەکێتی لەوێندا لۆ لەبەر ئەوەی مشکلەیەکی نیشتیمانی هەیە چێتی هێزێکی سەکداری هەیە خەڵک لەوێندا لەسا من دێمە سەر ئازار و ئەوەی هەر مەسەلەی ئازادی سیاسی و نائەدالەتی نییە نانا سیستەمێکی نیشتیمانی و لە دەوائیرەکان لە شەقامەکان لە کۆڵانەکان لە هەموو شوێنێک ڕوبەڕووی ئەو عەرەبە شۆڤینیانە دەبتەوە خاچیان داگیر کردیانی منتیقەیەکە ئەمە خەڵکی ئەو منتیقانەی ناوڕێیان هیچ ڕۆشنبیرەگەوانەی و قسە بریقەدارانە دەکەن زۆر کە مەسەلەی نیشتیمانی ئەو نییە وەرە یەک ڕەخنەی لێ بگرە 50 ڕەخنە لێ دەگری و دەسەڵات لێ لێژ کاکە دێنە سەر ئەرز و دێنە سەر خاکمان لە زێدی با و باپیر دەرت دەکە ملک و ماڵت دەبا دەیەوێ ئێستا مەسەن لە منتیقەیمە 72 گوندە تعریب کرابوو بڕوا بکە بەشێکی هەر ئاوڕێی ئەی باشە خەڵک یعنی کاکە زێدی با و باپیریتی خاچتی یعنی چێ ئامادەیە لە 10 دیناری خۆی خۆش بیتن ئیسویسری قەدیمە لۆرەوێ بووی ئەو کێشەیە هەیە خەڵک لە دەوائیرەکان ئەو نائەدالەتی هەیە مەسەن لە باکوور لە ڕۆژهەڵات کاکە وەڵڵا ئەی ڕەقیب دەخوا بەڵام لە باشوور لە هەولێر ناخوا ئەو گوتاردانە سەقەتەی هەندێک لە خەڵکی ئۆپۆزیسیۆن کە بەس ئازاری بەس نیشتیما بەس ئازادیە بەس مەسەلەی مافی مرۆڤە بەس دزی گەندەڵیە لە هەندێک ناوچە جیایە بڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان هەتا سوێ برێ دیموکرات وایە کۆمەڵەوە خەڵک لێت ناکرێت کاکە لەوێ ستەمی داگیرکەری ئێران زۆر بەهێزترە لە گەندەڵبوون و ئەوەی کات ئەوە خاڵەکە کە بەداخەوە خەڵکی ئۆپۆزیسیۆن بە حیزب و موسەقەفیەوە لێی هەردێن و هیچیان پێ نییە لەو مەسەلەی نیشتیمانیەکان هەمووی تەسلیمی دەسەڵات دەکەن هەرچی بێتە پشت ئەو مەسەلەش تۆمەتباری دەکەن خائینە قەوم چێتیە بابات و دیفاع لەو سویدەی خەڵک وڵاتی خۆی خۆش دەوێ بۆ هەموو بەگە ڕاستیزمەکان کەتن لەبەر ئەوەی پەناهاندە و خەڵک لەو وڵاتە ئەوروپیانیان تێک و پێکدا خەڵکی کاکە وڵاتی خۆی خۆش دەوێ بۆچی دەنگ دەدات لە هەموو ئەوروپای مۆدێرن ئێستا ڕاستیزمەکان گەشە دەکەن هەمووی بووینە دووەم دەنگ ئەگە نەبنە یەکەم دەنگ و لە حکومەت لەوە لەبەر ئەوەی کاکە خەڵک نیشتیمانی خۆی خۆش دەوێ دە تۆپانێ دەگری لەوەی هەندێن بەناو نوخبەی ڕۆشنبیر پەیدا بوونە سفری مەسەلەی نیشتیمانی دەگەن ئەوە یەکێک لەو شکستانەیە ئەو گوتارە سەقەتانەیە خەڵک لێتان ناکڕی پار دەدەنت مەسەلەی نیشتیمانیان تەسلیم پارتی یەکێتی کردی کاچ خۆم تۆ دەتوانی بەو گوتارە پێشکەوت خوازەی خۆت
گوتارێکی باشتر هەبێ لەوەی دەسەڵات بڵێ دەسەڵات درۆی دەکە خائینە خۆفرۆشە بەس نەک بەی بڵێ نا بابا ئەوە معاش نادرێ کاکە خەڵک لە کەرکووچێ ستەمەکی قەومی هەیە لەسەری دەبێ بێ قسەت هەبێ لەسەر ئەوەی نەک هەڵبێ بڵێ فشەیە ئەوە یەکێک لە خەلە لە گەورەکانی خەلکی ئۆپۆزیسیۆن ئاوڕێیان یەکێک لە خەلە لە هەرە گەورەکانە هیچ گوتاریان نییە بەس ڕەخنە دەگرن بەس تۆمەت دەکەن بەس دژیەکیشن هیچیان پێ ناکرێت هەر لە بەرەندێ فاشڵترین گروپ لە انتخاباتی زێناوکان لە پارتی زیاتر ئەو خەڵکە حزب کە یەکگرتووی کۆمەڵە سەمدەی مەسە ئیسلامیەکانیش و ئەوە نەوەی نوێوەکو حزب خۆی دەڵێ گۆڕانوەکو خۆی دەڵێ و هەموو نوخبە مسەقەفەی وەکو ئێمەش فاشلین کاکە ناتانین هیچ حزورێکمان هەبێ لەو مەسەلە گرنگانەی لە هەڵبژاردننی کەرکووک سێ کەس لەگە یەکتر ئیدارە ناکا بەرەیەک ناتوانیتن و خەڵک ئەو گوتارە ناکرێ گوتم گۆڕان لە قیمەی دەسەڵات و کاکە لە 2009 یەک کورسی پێ نەهات بڕۆ نەوشیروان سوێندە لە شەرمان 1000 کەسی پێخۆ نەکراوە کاکە نەزمەدین کەریمەک دزەک خڕبەوە بڕۆ بزانم مزاهرەی ئەوەی 2012 ئەوانە چ خەڵکەچیان کۆبووە لۆ گوتاری ئۆپۆزیسیۆن گوتارێکی زۆر سەقەتە بەنەوەی نوێشەوە نەوەی نوێ کوێزەکە قاتیە بەس باز لە خزمەت گوزاری دەکا بەس لە دزی دەکوێ کاکە بە قوربان خەڵک لە کەرکووک لە تەک ئەوە لە کەرکووک و خانەقین و جەلەولا و مەندەلی و مەخمور بڕۆ ناو خەڵک معاناتی بەدەست تەعریبە ئەو تەعریبەی 100 ساڵە لەسەر زێدی با و باپیری دەکرێت تۆ هیچت پێ نییە هیچت پێ نییە مسەقەفی کورد لۆ خۆی نییە لە ئەوروپا ئەو پیرەک ئاودیودەکانی ئەم زۆر بێزارم لە دەستیان نابی دوابی پێویستەوابی خیانەتەوە قەونچێتی کورە کاچ خۆم دەوەرە دەرێ وەرە لەگە سێ کەس اتفاقێک بکە پرۆژەک ببە پێش شتێک بکە شت بکەم واز بینن لەو گوتاردانە کە کەس ئێستا کە بینەرتانە لەدە 12 کەس زیاتر لۆ خۆتان خڕ دەبنەوەکو نوخبەیەکی مسەقەف گەورەترین فەشل بڕوا بکەن فاشل لەوەی گوتاری خەڵکی ئۆپۆزیسیۆنە بە حیزبیەوە بە مسەقەفیەوە بەوانەی گروپی گچکەن دەبێ ئەوانە ڕەخنە لە خۆ بگرن لۆ پاڤێل تاڵەبانیەوێکی دەتوانی 5 کورسی بباتن هەر مەوزوع ئێران و عێراق نییە نا هەر پارتی شەتان کاکە 13000 دەنجی نایە یعنی بەڕاستی دەبی مراجعەیەکی جددیە و حزبانە بکرێتەوە نەوەی نوێ هاتیە دێتن وەکو یەکەم تەجروبەی بە من خراپ نییە لە خۆی توانی کورسێک بینی گۆڕانەی هینا لە 2009 بەو هەموو هێزەی بەنەوشیروان مستەفایەوە کە بەشێک لە هێزەکانی یەکێتی لەگەڵیدا بوون خراپ نەبوو یعنی بەمن بەس نەوەی نوێ زۆر فشەکەرین پێتان ناخۆش نەبی هەموو انتخاباتەکە قسە دەکەن سەرۆک وەزیران لەوانە سەرۆک کۆمار بڕیار دەدەن دەبنە معافز کورەکاکە دوایەوە دەبینی هیچ وا دەڕاچی ئەو گوتاردانە سەقەتە خراپە دوو زیاتر وەکو پرۆژەیەکی خزمەت گوزاری خۆیان نمایش کردە بەجددی وەکو دەستگای بارزانیان ئەو شتانە دەکەن قسەیان وەکو گوتم لەسەر مەسەلە نیشتیمانیەکان لە مەیدانی بوونەکان قسەیان نییە کارکتەری باشیان نەبوو لە کەرکووک بەڕاستی نایانتوانی کارکتەرشیەوە بن بەڵام لە هەمووی گرنگتر بە ئیسلامیەکانەوە بە شوعی چوو لە پاڵ یەکێتی کردی کە بەم خراپ نەبوو هەر بەلایکەم خراپ نەبوو بەڵام سقەی بەخۆ نەبوو بتوانیت هیچ بکە لە کاتێکدا شوعی لە کەرکووک هێزێکی زۆر کاریگەرە هاوڕێیان بێنە سەر ئەوەی کە ئیسلامیەکان کاکە ئەو گوتارە ئیسلامیەی کە ئەوانیش خالین لە مەسەلەی نیشتیمانی بەتاڵن خەڵک ناداتێ کاکە خەڵک هەر بە دوعا و ئەڵڵاهو ئەکبەر نەیە یەکگرت و کۆمەڵ خەڵک لەو منتیقانە معاناتە تایبەتی هەیە تۆ ناتوانی بڵێ لا نوێژ بکەن و خدا هەیە و بیترسێنن لەو مردنێ و ڕۆژی قیامەتی و هەر ئەو دروشمە نا خەڵک لەو منتیقە دەیەوێ هێزێکی ئیسلامیە بێ وەکو لوبنان حزب الله نەک تەخریب بکە بەس بەجددیمە وڵاتەکان وێرانکە وەکو حەماس بەس پرۆژەی نیشتیمانی پێبیتن قیادەی بکە هیچیان پێنێ ئیسلامیەکان بۆیە هەموو فەشەل دەینەوە کاکە ئیسلامیەکان لە دوای خەڵکی ئەو لیبراڵە ئۆپۆزیسیۆنەکان گەورەترین فاشلکردن لە هەمووانە گرنگتر هاوڕێیان با بەپەلە هەندێک شت بڵێم چکو وەختەکەی کورتم لە دەستا بە هەموو هێزانە ئۆپۆزیسیۆن ئەوەی ئیسلامیە ئەوەی شوعی بوو ئەوەی نەوەی نوێ بوو ئەو خەڵکە نخبەیە دەبی مراجعەی خۆی بکاتەوە لە گوتاردانی سیاسی لە بەرامبەر ئەو منتیقانە جیایە لە هەولێر و سلێمانی من دڵنیاتان دەکەم پارتی یەکێتی ئەو دەنگە ناینن دڵنیاتان دەکەم نە پارتی یەکێتی ئەو دەنگە ناینی
دوو هێزی فاشل دەبن و دەشبینن ئەگە تەزوید نەکرێت پارتیەکێک چەندە پاشەکشە دەکەن لە هەولێر و سلێمانی وەکو هەموو انتخاباتەکانی دیکە بەڵام تا مشکلەی نیشتیمانی ململانەی زێناگووی بێگومان وا دەبی خاڵە شکەش هاوڕێیان پارتی لە مووسڵینەتی بەڕاستی لە مووسڵ پارتی هێزش عەشائیری عەرەبەکان بەرەی سوننا هەمووانە لە بۆی مساعدە یعنی مشکلەیەکی عەشائیرە کەمپەکی زۆری لە دەستا هەمووانەوەی کردیە بەڵام ئەوە ئێمەی نابزان لە انتخاباتی ئایندە لە کەرکووک لە هەولێرێ دهۆک ئەگەر ڕوویدا ئەگەر ساختەکاری نەکردن کە پارتی دەترسێ داوایان بلاسخار بڕوا کە داوای لەن بلاسخار کردێ بتەمانی ساک مانجی دوو سندوق قشت لە منتەقە شاخاویەکان قورسە دەبینێت چەندە دۆڕێن بەڵام ئەوێ زیا بوو مشکلەی نەتەوە ئەوەیە یعنی عەشائیرەت زۆر زاڵە ڕێز عەشیرەتێک بڕیار دەدا وەکو هەیە ڕێز عەشیرەتێک بڕیار دەدات هەموو خەڵک دەنجی دامە هەپەی لە باکوور کورد لەو ڕۆژانە لەگەر کوبنەوەی شەخ سەعیدی پیران هەموو دەنجیاندا بۆ ئەو حزبەی IP پێدەگوترێت ژنەشی لە مەهەپەی دیابوویتەوە هەموو ئەندامی وی بوون تەسەوور کە چێنەوەکەی بڕیاردا بوو هەموو لەگەریدانە ینی لەو منتیقانە عەشائیرەت زاڵە بەس لە کەرکووک بەو شێوە عەشائیرەت زاڵ نییە مشکلە نیشتیمانیەکە زیاتر زاڵە منتیقەیەکی سوننەیە پارتی قسەک زیرەک بوو دووسێ کاندیدی عەرەبی دانابوو لە مووسڵاوی پارەشی زۆریان لەدەست ئەوانە هۆکارن یعنی لەگەرەوەی کەسەکە هیچی لە دەستنیە بەڵام پارتی خۆی دەبینتەوە لە هەولێرێ ئەوە ئەمن و ئێوە لەو انتخابات ئەگەر حکوومەتی عێراق سەرپەرشتی بکە ئەگەر ڕێنەدەن تەزویر چکو پارتی هەموو هەوڵێک دەدا ئەمە ئاگامانەوە $100 ملیۆن تەرخان دەکات لەوەی هاچی ئەوانە بکاتن هەوڵێکی وای هەبوو ئەم قسە ناکەم ئەوزانی یاریایی من نییە بەڵام هەوڵێکی وای هەبوو کە هات بکات بڕوا بکەن ئەگەر ئەوەی نەکە پارتی لە انتخاباتی کوردستان بەلای کەم لە مەرکەزی شاری هەولێرێ وەزعی زۆر شەڕ دەبیت وەچی ناوچە جێناکەکان نەبوو ئەو پارتی خاوەنی پرۆژەی قەومی و نازانم خۆی پێ ڕفراندۆمە کەچی دەبوایە گوایەکێتی مەسەلەن هێزێک خائینە و لە کەرکووکی دۆڕان دەبایە پارتی 6-7 کورسی بینیەکێتی 2 کورسی بینی وە مەسعود بارزانی خۆی پێگوتە بەس لەبەرەوەی گوتارێکی درۆزنانەی نیشتیمانی هەیە خێڵەکیانەیە هیچی پێ نییە هەر ئەم دێوە دیتان یعنی دۆڕانێکی زۆر گەورەیە لەو پارتیش حکوومەت و هەرێمی هەیە پارەیەکی زۆری لە دەستا گوایە خاوەنی ئەو گوتاری ڕێفراندۆمەشتیش 16 ئۆکتۆبەرانی گەورەترین شکستیش بوو لەو پارتی لە دوای خەڵکی ئۆپۆزیسیۆن بەڵام شکستە گەورەکە هەڕێیان دەبی لە بیرمان ئێمە فێر بین هەر ڕەخنە نەگرین نەخبەیەک هەیە پەیداوە لەم سەقەف حزب بەس بۆڵە دەکات ئاور لە خۆتەوە بە خۆت دەکەی بە خۆت دەکەی ئیشی تو هەر ئەوە نییە ڕەخنە بگری بە تایبەتی ئەو نخبە مسەقەف وا دەزانی شەو بە ئیسراعات دەخەوی بەیانی هەرستی مۆزەفانی های لایف ئەو دێ پێکێک ئاودی دەکە شەوانە هەموو حزبەکانە دەری لێ دەکوتم کەی مشکلیە ئەدی بەرپرسیارە ئەدی فەشەلی خۆتان ڕۆشنبیری کورد ئۆپۆزیسیۆنی کورد دەبێ یەکەم کەس ڕەخنە لە خۆی بگری کە سەرکەوتوو نەبووە دوای ئەوە پارتیش ئەو گوتارە خەڵکی کەرکووک شکستیان پێینا یەکێتیش مۆزوع پاڤل نییە باغرور نەیگرێت لە قۆناغی لاهوری ژوا بوو لە قۆناغی تاڵەبانی ژوا بوو مشکلەیەکی نیشتیمانی لەوەیە خەڵک سیقەیەکی بەویشتیە هەیە و مێژوشی هەیە لەوێندەر لەبەرەندەیە بەڵام ئەوە شتێکی باش بوو ئەمن خەڵک چ دەرێت چنارێ من لە گەرمەوەش بەلای کەم هیچ قسەم نەکردن حەزم نەکرد لەگە هەندێک برادەر ئەستدام کەم بەڕاستی ئەوە وەکو انتخاباتێکی ڕێژەی کورد دەبیتن و خراپ بۆ عەرەبەکان بەهاتنە دەسەڵات کاچ خۆم ڕاکان زبوری لە چێ نەزمەدین کەریمی گەندەڵ و دز لە چێ بە بەویژدان بڵێنەنی ڕاستە نەزمەدین کەریم دز بوو گەندەڵ بوو ئیلا ئیلاخر بەس کاکە بڕۆ لە خەڵکی کەرکووک بپرسە لە بواری منتیقە کوردیەکان حتا لە بواری خزمەتگوزاری فەرقی بوو بە قوربان فەرقی بوو تۆ ناتوانی هەندە شتیە عەبدوڕەحمان مستەفا فەرقی بوو لەگەڵ ڕاکان زبوریەک بە بەرنامە هاتبوو هەموو منتیقەکانی دەویست تەعریب کات وەکو سەدام ئێکاکە خەڵک ئەوەی دیت بۆیە چوو دەنجی داوایەکێتی چاوی من لۆیە خەڵکەوە بوو ئەو خەڵکە دەبێ واز لەو دروشم بازێ لە دروشم خۆشتر هەیە تو بە کەیف خۆت بڵدا بەس کاتێک تۆ سەدام لەگەر ئەو واقعە دەکەی ئەوەی دوێنێ لە کەرکووک ڕوویدا ئێوەڵە دەبی هەمومان مراجعەی هەندە شتی خۆمان بکەنەوە بە تایبەتی گوتاردانی خەڵکی ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر مەسەلەی نیشتیمانی زۆر فاشلە کێشەی خەڵکی کوردستان
جدا من علم لو أوروباي كسدان سالم تشين اجتماعية هشتن خلق هز لا توباني دقري لا تقدان ولا تخريب ولا إرهابي إسلامي عندي حركات إسلامي تخلقك بشتي ولاتك خوي دقريت راسيزم كان زور بي واني هزي راسيزم صد باري بكم ولا برأوي أو هذا پناهنده أو بتايبتي أو حركات إسلامية يعني وداعش وقاعدة وأنا تخريبات يعني ولاتنا كردن جامبي ددن پناهنده لو ولاتنا شارستانة يا ربوي دن جامبي دن كاك هو همواتنا دا صلاة إكاك هو ولاتك خوان خوش دويتن بوي أو قتار دانا سقطينيا هموي بيك بلا رجعة أو نية خو أواني شخص اجتماعي يعني بس وكو مسعود بارزاني أو قتار سقطة نتويا نية بدرشم بلام بكردار بريميتو إطلاعاتو أوانا بكنا قريشتي للرجعة وما زال ددن بهيوام كم هيوا ناخو على بارتيو شتي أوبي أو تجربة بسيك صالي كرد لباها كركوك برك زور فاشيانا بو بروا بكن لبعض خرابتي كرد بو يشتين اجتماعي كردستانا من لايفكم كرد يشتي زور بيتنقابو هولي كشتين شانا بروان بيبكن أو بريتاواني أم برامبر خلش كر عربو تركمان كرد أو استمي بعض كرد بي همان استميان لقر عربو تركمان كان كرد أو يشكل هلا هرقا ورقاني كرد بو لبسيك صالي رابردو لكركوك أبي قتاردانيان لأيه بقى باشتر بيتن لا أزموني روج آوا باشتر بيتن كأوان عربو تركماني يعني هنا تبال خوان كاك أواناي باشور عربو تركماني ساقيت وخائن وقمارتي ودزو أوان لقى خوان لكن دو عربي مثقف ناينن دو تركمان ناينن وناكن أو تجربة لك كوكري عند براستي كارساد برو لخلش كالكوك برسبزانتيان عربو تركمان كن بودا بي قتاري كرت هلا بو كرت نبي لبو همو بيكاتا جنبي كاتش خوش